بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەکەینەوە دانیشتنی ژمارە 8 ئاسایی وەرزی گرێدانی یەکەم ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرمونون بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ و پوختەی دانیشتنی پێش و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت لە دانیشتنی ژمارە 6 بخوێندنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی بورگەکان یەکەم و دووەم و سێیەم لە مادەی 16 و بورگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 و 52 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 11 6 2019 بەم شێوەیە بێت. یەکەم دەستنیشانکردنی سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنی هەرێمی کوردستان بەپێی بورگەی سێ لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراوە. پوختەی دانیشتنی ژمارە 7 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی دەی 6 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. 1. دەست پێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆک پەرلەمانی کوردستان. 2. خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتین لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. 3. دەست پێکردنی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆک پەرلەمانی کوردستان. 4. 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و عێراق. 5. خوێندنەوەی بریاری ژمارە 6 ساڵی 2019 تایبەت بە هەڵبژاردننی ڕێزدار نیچیروان ئیدریس مستەفا بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستان عێراق. 6. سوێند خواردنی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نیچیروان ئیدریس مستەفا بارزانی بەپێی حکمی مادەی 9 لە یاسای ژمارە 1 ساڵی 2005 هەموار کراو. 7. پێشکەشکردنی وتاری بەشێک لە ئامادەبووان بەم بۆنە مێژوویە. 8. وتەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نیچیروان ئیدریس مستەفا بارزانی. 8. دواخستنی دانیشتداکە بەکراوەیە لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 28 پێنجی 2019. 1. شیرین ئەمین عەبدولعەزیز ئامادە نەبوو بە بایکۆتکردنی هەردوو فراکسیۆنی یەکێتی و نەوەی نوێ بەپێی بورگای حوتەم لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە ئامادە نەبوو هەژمار ناکرێن. بەڵێ. زۆر سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا دەست دەکەین بە جێبەجێکردنی بڕگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە ناوزەتکردنی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەپێی بڕگەی سێ لە مادەی 56 لە یاسای ژمارە 1 ساڵی 1992. بەپێی عورفی پەرلەمانی داوا لە لیستی براوەی یەکەمی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەین کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە کاندیدیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو. داوا لە بەڕێز کاک ئومێد عەبدوڕەحمان حەسەن خۆشناو دەکەین کە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە بفەرمونون کاندیدە بەڕێزەکەتان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بەپێی بڕگەی سێ لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 هەموارکراو یاسای ژمارە 1 ڕێزدار مەسرور مەسعود مستەفا بارزانیە کە ئێمە وەکو لیستی براوەی هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی 2018 ناوی بەڕێزیان پێشکەش دەکەین و سوپاس بۆ ئێوە سەرکەوتن لەخواوەیە. زۆر سپاس بۆ سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان. ئەندامانی بەڕێزی پەرلەمان پرۆسەی دەنگدان ئەنجام دەدەین. ئەوەی ڕەزامەندە بەڕێز جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ناوزەت بکرێت دەست بەرزکاتەوە.
تکای یەک دەست بەکاربێنن لە دەنگدان چکە هەر بە یەک دەنگ حیسابە. ڕێزدار جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی بە دەنگی 87 پەرلەمانتار لە حزوری 97 پەرلەمانتار ناوزەند کرا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. بەڕێزان بە ناوی زۆر سوپاس بەڕێزان بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بە ناوی ئەندامانی پەرلەمانی کوردستان پیرۆزباییەکی گەرم لە ڕێزدار جەنابی کاک مەسرور مەسعود مستەفا بارزانی دەکەین بە بۆنەی ناوزەندکردنیان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و پێتان ڕادەگەیەنین کە هەر ئەمڕۆ پەرلەمانی کوردستان ئەم بڕیارە ئاراستەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان دەکاتن بۆ ئەوەی بە زووترین کات لەلایەن جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بەڕێزیان تەکلیف بکرێ بۆ پێکهێنانی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی خزمەتکردنی گەلی کوردستان بە هەموو پێکهاتە جیاوازەکانیەوە. بەڕێزان بەم جۆرە دانیشتنە مێژووی یەکەمان کۆتایی پێدەینین. سوپاس بۆ هەموو لایەک.